سین بۆچی پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵبژاردنە بەو شێوەیە دەنگەکانی زیاد بوو لە کاتێکدا پێشتر هەمیشە ئەوە ڕوبەڕووی پارتی دیموکراتی کوردستان دەکرایەوە کە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان لەژێر دەستی خۆیانە و خۆیان بەو شێوەیە دایدەڕێژن تاوەکو بتوانن ئەو دەنگە زۆرە بەدەست بێنن. بەڵام ئەم جارە دەرکەوت کە هاوڵاتیانێکی زۆر لە هەرێمی کوردستان دەیانەوێت متمانە ببەخشنەوە بە پارتی دیموکراتی کوردستان. گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم، میوانم ئامادە بێت. بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لە قەیدەی پارتی دیموکراتی کوردستان لە سۆران لەگەڵم دەبێت. دکتۆر ڕێبوار زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. دکتۆرەوە خۆتان پێتان وایە چی هۆکاری زیادبوونی دەنگەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو؟ سپاس سنوور خان بۆ دەرفەتە. گومان ئەو سەرکەوتنە مێژوویە و سەرکەوتنە گەورە کە ڕیکۆردێکی مەزن بوو لە سەردەستی لایەنگران و ئەندامان و کەوادر و خەڵکی بە شەرەفی کوردستان، خەڵکی بە وجدانی کوردستان، ئەوانەی کە بۆیان ڕوون بووە و سەلمێنرا کە تەنها پارتیە هێزی ئاوەدانیە، هێزی ئارامیە، هێزی خۆشگوزەرانی، ئەتوانی خۆشگوزەرانی، ئاوەدانی، خزمەتگوزاری پێکەوەی دەستە بەر بکە هە بە درێژایی 78 ساڵ تاوەکو ئێستاش لەسەر ئەو کاروانە بەردەوامە. ئەم خەڵکە بە وجدانی خۆیان ئاسوودە کرد کاتێک کە ڕووی پەنجەکانیان و مۆری پەنجەکانیان خستە سەر لیستی ١٩٠ پارتیمانەوە. بەو بۆنەیەوە من پیرۆزبایەکی گەرم لە سەروەرمان جەنابی سەرۆک بارزانی و کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان، تێکڕای ئەندامان و لایەنگران و کەوادری پارتیمان دەکەم، تەنانەت تێکڕای خەڵکی بە شەرەفی کوردستان شەکەم ئەوانەی کە جارێکی تر متمانەیان داوە پارتی، جارێکی تر وەفای خۆیان سەلمان بۆ پارتی و بۆ جەنابی سەرۆک بارزانی. هەڵبەتە سنوور خان کۆمەڵێک هۆکار هەیە کە وای کردووە دەنگەکانی ئێمە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو 230,000 دەنگ ئەگەر سیستم و ئەگەر یاسای هەڵبژاردن و ئەو هەڵومەرجانەی ڕوبەڕووی پرۆسەی هەڵبژاردن بووە لە بەرمەبنای بڕیارەکانی یەک لە دوایەکی محکەمەی اتحادی بۆ ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەک لە قازانجی هەندێک لایانی سیاسی دەکەنەکەوێتەوە. بە دڵنیایی ئەو 230,000 پارتیمانی لەگەڵ ئەو دەنگانەی خۆمان پارتیمانەیە کردە خاوەن زێتر لە 46 کورسی. بەڵام ئێمە بۆ ئێمە هێندەی دەنجی خەڵکی کوردستان گرنگە، ڕەنگە هەندێک کورسی گرنگ نەبێت لەبەرەوەی دەنجی خەڵکی کوردستان ئەو متمانەیە کە بەخشیوێتی بە پارتیەکان و بە پارتی لەوەی کە پارتی بەردەوام بێ لەسەر سیاست و ئەو نەهجەی کە پێشکەشی خەڵکی کوردستان کردووە لە ئاوەدانی، لە خۆشگوزەرانی، لە هەموو ئەو ڕوویانەوەی کە خەڵکی کوردستان پێویستی پێبێ. خەڵکی تریش هەبووە کە دەنگی بە ئێمە داوە بۆی سەلمێنراوە کە بە درێژایی حکومڕانیەت لە هەرێمی کوردستان هیچ هێزێکی سیاسی خۆی لە بە بارتەقای پارتی لە ساحەی سیاسی نەیتوانیوە بەرگری لە ڕەوایەتی خەڵکی کوردستان بکە، بەرگری لە خوێنی شەهیدان بکە، بەرگری لە دەستکەوتە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکە، تەنانەت بەرگری بە 1/6 ئەو هێزانە نەیانتوانیوە بارتەقای پارتی کە بە 1/6 بڵێن ڕوبەڕووی ئەو تەوش ببنەوە کە ویستیان هەرێمی کوردستان بڵکۆنکەن. ئەوە پارتی بوو و پارتیەکان بوو، حکومەت هەرێمی کوردستان بوو، کاک مەسرور بوو، کاک دێشیروان بوو، جەنابی سەرۆک بارزانی بوو، پێداگیریانە کرد لەسەر ئەوەی کە دەبێت قەوارەی دەسووری هەرێمی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە، دەبێت خوێنی شەهیدان بە فیرۆ نەچێ، دەبێت دەستکەوتە دەسووریەکان دەستی پێوە بگرین، دەبێت موچە و قوتی خەڵکی کوردستان دابین بکرا. لەگەڵەوەشدا یەکێکی تر لە هۆکارەکان کە بوویتە مای ئەوەی کە خەڵکی بەو ئەندازە متمانە بە پارتی بکەن، جارێکی تر متمانە بدەنەوە پارتی 230,000 دەنجی پارتی لە تێکڕای هەر چوار بازنەی کوردستانە زیاد بێ. ئەوەیە کە دەستکەوتەکانی حکومەتی هەرێمی کوردستان و ڕێزدار کاک مەسرور بارزانی لەو ئاوەدانیایی کە دەستی ئاوەدانی چوو بوو بۆ هەموو شار و شارۆچکەکاری کوردستان. باشە دکتۆر، باسی ئاوەدانی و خزمەتگوزاریت کرد. خۆتان دەزانن کە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین هێندە ئاوەدانی و خزمەتگوزاری پێنەگەیشتووە کە لە هەولێر و سنووری پارێزگای دوهۆک و ئیدارە سەربەخۆکانی سۆران و زاخۆ دەبینرێت. بەڵام لەوێش هاوڵاتیەکی زۆر متمانەیان ئەمجارە بەخشیوە بە پارتی دیموکراتی کوردستان. بۆچی ئەوان بۆچی بەخشیوە بە پارتی؟ ئەوانی شایانەوێت تەجروبەی حکومڕانێتی پارتی چۆن تەجروبەیەکی سەرکەوتوو بۆ لە هەولێر و دوهۆک ئەیانەوە تەجروبەش بگوازنەوە بۆ سنوورەکانی ئەو دی و کە بەڕاستی
لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەوانەی کە لەوێ دەسەڵاتدار بوون فەرمای ڕەوابوون و ئیدارەی ئەوەیان بەدەستەوە بوو نەیانتوانی وەکو پێویست خزمەتی خەڵکی بکەن و دەستی ئاوەدانی بگەینە ئەو شوێنانە تەنانەت نەک هەر نەیانتوانی بەڵکو ڕێگر بوون لەوەی کە خودی کاک مەسرور بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاوەدانیەکان بگەینێتەوە. زۆر جار کاک مەسرور بارزانی و بڕیارانەی ئەدا لە قازانجی خەڵکی ئەوێ بەڵام ڕەنگە تیمی وزاری یەکێتی و پەرلەمانتارانی یەکێتی لە نێو پەرلەمانی کوردستان بەرهەڵسکاری ئەو بڕیارانەکردنیان نەویست لە قازانجی خەڵکی ئەو دەبەرە سەر بەرزە بشکێتەوە. بۆیە ئەوان تامەزرۆی ئەوەن کە ئەزمموی حکومڕانێت کە پارتی سەرکێشی ئەوەکە و سەر قافڵێ و ئەزمونەکە کە ئەزمونێکە پڕێتی لە سەروەری پڕێتی لە دەستکەوت پڕێتی لە خزمەت گوزاری پڕێتی لەوەی کە بەرگریەکی گەورە بکرێ لە خوێنی شەهیدان و بەرگریێکی گەورە بکرێ لە دەستکەوتە دەستوریەکاری کوردستان ئەیانەوێ ئەو تەجروبەیە بگوازنەوە بۆ ئەو سنوورانە. جگەلەوەش بۆیان سەرمێنراوە کە پارتی هێزی دەسەڵاتدارە، هێزی یاسایە، هێزی سیستەمە، هێزی حکومڕانیەتی تەندروستە، هێزی تەفعیلکردنی دامەزراوەکانی حکومە، هێزی دەستورە. جەنابی سەرۆک بارزانی فەرمووی کە لە یەکەم دەست بەکاربوونی پەرلەمانتاران و سوێندخاندنی پەرلەمانتاران ئەبێ کار لەسەر ئەو کرێت کە دەستورێک هەبێ بۆ هەرێمی کوردستان و خەڵکی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان و خەڵکی لە دوای ئەوەی پارتی ئەو دەنگە زۆرەی بەدەست هێناوە کە ینی بەراورد ناکرێت لەگەڵ حیزبی دووەم و سێم دەیەوێت چی بکە لە 4 ساڵی داهاتوو؟ کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە بێت دکتۆر؟ کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەک بوو وێڕای ئەو هەموو ئاڵنگاریانەی کە ڕوو بەڕوو بوویەوە، وێڕای ئەو هەموو کێشەگەلانەی کە بۆ دروست کرابوو، بەڵام خودی مانەوەی ئەو کابینەوە ئیرادەی ڕێزدار کاک مەسرور بارزانی بۆ ئیدارەدانی ئەو کابینەوە ئەو دەستکەوتانی کە لەسەر دەستی کاک مەسرور بارزانی بەدیا دەبە خۆی لە خۆیدا بەڕاستی دەستکەوتێکی مەزن بوو بۆ گەلی کوردستان. لەگەڵ ئەوەشدا وێڕای ئەو هەموو دەستکەوت و بەرهەمە جوانەی کە لەسەر دەستی بەڕێزیان هات بە دڵنیاییەوە سیاسەتی کاک مەسرور بارزانی بۆ دروستکردنی کابینەی دەیەم هەمان ئەو سیاست و نەهجە بێ و ئەو هەموو لە هەر شوێنەکە ئەگەر کێشە و گرفتەکە بێ ئەگەر دەستی ئاوەدانی نەگەیشت بێتە ئەوێ بە دڵنیاییەوە خۆشگوزەرانی و دەستی ئاوەدانی ئەگەوێتە ئەو شوێن. من دەمەوێت لێرەوە پەیامێک بنێرم بۆ خەڵکی کوردستان کە من دەڵێم ئاسۆ ڕوونە لە بەردەمی ئێوە و ئینشاءالله ئەم ئاسۆیە لە ئایندەیەکی نێزیک لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی دەیەم و ڕێزدار کاک مەسرور بارزانی بە دڵنیاییەوە خۆشگوزەرانی زێتر ڕوو لە هەرێمی کوردستانەکە، ئارامی زێتر ڕوو لە هەرێمی کوردستانەکە، پێکەوەی زێتر ڕوو لە هەرێمی کوردستانەکە، بە دڵنیاییەوە خزمەت گوزاری زێتر ڕوو لە هەرێمی کوردستانەکە. لە هەمووشی گرنگتر پارتی کە چۆن سەنگەری گربوو لە بەرامبەر ناحەزان و ئەو تەوژمەی کە ویست هەرێمی کوردستان بن کۆڵ بکە دەستی خست بۆ بیناقاقای خەڵکی کوردستان ئەویست خەڵکی کوردستان تووشی قات و قوڕیکە ئالەوەیە پارتی ڕوبەڕووی ئەو تەوژمە بووە. بە دڵنیاییەوە سەنگەری پارتی سەنگەرێکی گەورەتر ئەبێ چونکە متمانەی خەڵکی کوردستان بە پارتی گەورەتر بووە. بۆیە ئاسوەیەکی ڕوون چاوەڕێی خەڵکی کوردستانەکە و بە دڵنیاییەوە کابینەی دەیەم کە چۆن کابینەی نۆیەم بە هەموو پێوە و پێودانگێک کابینەیەکی سەرکەوتوو بوو ڕێزدار کاک مەسرور بارزانی توانی بەو پەڕی لێهاتوویەوە ئیدارە ئەو کابینە بکە وێڕای ئەوەی کە ئەو کابینە تووشی کێشەگەلێکی ئەوتۆ بوو کە ڕەنگە ئەو کابینەی نۆیەم لە هەر وڵاتێکی تر بە ئەو هەموو کێشەی کە ڕوبەڕووی بووە ئەو هەموو قەیرانانەی کە دروستیان کرد نەیتوانی بە ئیدارەدا، بەڵام کاریزمایی کاک مەسرور بارزانی و لێهاتووی ئەم کەسایەتەوە زانینی ئەم کەسە بۆ ئیدار بەرنامە و پلانەکانی وای کرد کەم کابینەیە نەک هەر کاری ئەوە بێ کە موچەدابین کە بەڵکو خزمەت گوزاریش پێشکەشکە ئاوەدانیش دەسەبەر بکە. لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو هەرێمی کوردستان بووین بە خاوەنی هەندێشت کە لە پێشتران نەمان بوو. بۆ نمونە یەکەم جار بوو کە بەرووبوومی کشتتوکاڵی هەناردەی دەرەوە کرێ پایەکانی ئابووری بە شێوەیەکی تەندروست و دروست و بە شێوەیەکی زانستی لە هەرێمی کوردستان دادەمەزرێت. پایەکانی بڵێن بنیەی تەحتی ژێرخانی پەروەردە ژێرخانی تەندروستی هەموو ئەو کەرتانە بە شێوەیەکی تەندروست لە سەردەستی کاک مەسرور بارزانی دانراوە. دکتۆر ئێستا پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی سەرتاسەریە لە هەموو هەرێمی کوردستان نوێنەری هەیە لە پەرلەمان و کورسی بەدەستهێناوە. دەمەوێت بە تایبەت لەسەر پارێزگای هەڵەبجە لێت بپرسم ئەم کورسیەی پارێزگای هەڵەبجە لە کۆی سێ کورسیێکیان بۆ پارتیە
لای ئێوە چ گرنگیەکی هەیە؟ لای ئێمە گرنگیەکی زۆر دەبەخشێت چونکە لەبیرت نەچێ سنوورخان سەردانی کاک مەسرور بارزانی ئەو لە ماوەی ڕابردوو چەند جارێک کە سەردانی ئەو دەڤەرە ئازیزەی کردووە بەردی بناغی چەندین پرۆژەی داناوە چەندین پرۆژەی کردەوە ئەمە پەیامێکی ڕوون بوو بۆ خەڵکی ئەو دەڤەرە کە ساڵانەهای ساڵ بوو تووشی ستەم و تووشی جۆرێک لە چاواشەکاری کرابوونەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەوانەی کە لەوێ فەرمانڕەوایی ئەو دەڤەرەیانە کە نەیانتوانی لە ئاست قوربانیەکانی خەڵکی ئەو دەڤەرە بن لە ئاست طموحاتی خەڵکی ئەو دەڤەرە بن و لە ئاست مێژووی پڕ لە سەرجبەری ئەو دەڤەرە بن بۆیە وەدەستهێنانی کورسیەک لەم دەڤەرە بۆ پارتی دیموکراتی کوردستان دەستپێکێکی گرنگە بێ بۆەوەی کە ئێمە وەکو پارتی زیاتر بپڕژەینە سەر ئەو دەڤەرەوە لە ڕێی ئەو دەنگانەی کە خەڵکی بە ئێمەیان بەخشیوە چیتر هیچ هێزێکی سیاسی ناتوانێت ڕێگری بکالەوەی کە ئێمە ناتوانین باشی بپڕژێنە ئەوێ چونکە خۆ دەزانی جاران بە بیانووی ئەوەی کە شەڕی ناوخۆ دروست نەبێتەوە بیانیان بۆ بینین دەدۆزینەوە و ئەوان ڕێگریان لەوە کرد کە کاروانەکانی ئاوەدانی کاک مەسرور بارزانی نەگاتە ئەو شوێنە من هەنمونەیەکێنمەوە کاک مەسرور بارزانی یەشێک لە بڕیارەکانی کە دای بۆ ئەو بوو کە چاکسازی لە خاڵە سنوورەکانە بکرێ و باسیشی کرد کە ئەم لیژنەیە لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆکە وەزارەتی پێشمەرگە جەناب دەزانیت کە لە دەستیەکێتی بوو پێک بێنن بۆ یەکەم جا لە خاڵە سنووریەکانی سنووری هەولێر و دهۆک دەست پێ بکەن بەڵام یەکێتی بە ئاشکرا دژاتی ئەوەی کرد کە بە هیچ جۆرێک نابێ ئەو لیژنە لەو شوێنانە دەست بەکار چونکە ئەزانی کە بڵێن ڕێخستنەوەی سنوورەکان و سەپاندنی یاسا لەم سنوورانە و گەڕاندنەوەی ئەو پارە بە شێوەیەکی شەرعی بۆ خەزینەی حکوومەت لە قازانجی ئەوانە نابێ ئەوانەی کە چاویان لە فەوزا بوو چاویان لە گێرە شێوینی بوو چاویان لەوە بوو کە داهاتی ئەو شوێنە بچێتە بەرکی ئەم و ئەو. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر ڕێبوار بابکەی بەرپرسی لقیدەی پارتی دیموکراتی کوردستان لە سۆران لەگەڵم بووی دەستخۆش.